زتنەوەی ئیسلامی پێش انشقاقی کۆمەڵی ئیسلامی دەسەڵاتی بەسەر 116 گوند و 4 شارۆچکەیە هەبوو بەڵام لە گوندنشینیە نەبیسترا گلەی و گازاندەی لە ڕەوشت یان لە سیاست یان لە دادگای بزتنەوە هەبێت قەزای هەڵەبجەکە مامۆستا جەمیل عەبدوڕەحمان قائیمقامی بوو کە خۆمان لە ئیدارەکەی ناڕازی بووین چونکە بە ئیدارەی عومەری کوڕی خەتابمانە شوبهان یەکەمین دەسەڵاتی ئیداری کوردستان دەرچوو لە نەبوونی تاوانی کوشتن و کەمی دزی و کاری بەدڕەوشت لە هەموو هەوراماناتی ژێر کۆنتڕۆڵی فەلەکێت و دڕەوەکانی هێزی دوی سۆرانە کە دواتر بوون بە جوند و ئەنفار ماوەی 5 ساڵ یەک دزی نەکرا یەک دزی کرا لە فترەیەکە ئەیش ڕەشمەی ئێسرێک بوو کابرایەکی بیارەی بۆ ئیهانەی خاوەن ئێسرەکە دزی بووی بەڵام لە ترسا بیارەی بەجێهێشت بوو تا ئەو زمانی من بووم بە ئەمیریان هاتن بۆلان کەس و کارەکەیان پیاوی چابۆڕەقەیەکمان بدرێ بۆی بێتەوە چونکە ئەوەندە ساڵە لێرە ڕۆشتۆ ڕای کردو بەجێهێشتوتم چی کردو هەرویان نەئەهات بیڵێن وتیان دزی کردووە دزیەکەی چیە و بایی چەندە وتیان بایی 43 دینارە ڕەشمەی وڵاخێکی دزی لە هەر هەموو ئەمانەش سیرتر ئەوە بوو کە لە سەتا هەفتای فەرمانبەرانی لە هەر هەموو ئەمانەش سیرتر ئەوە بوو کە لە سەتا هەفتای فەرمانبەرانی خەتی بزوتنەوە کۆمەڵ هەر یەکێتی بوون و بە سەلامەتیش لە جێوڕێی خۆیان مابوونەوە بەمەرجێک لە بەرامبەریان ئێمە دکتۆرمان هەبوو ئەندازیاری مسلمانمان هەبوو هیجرەتی کردبوو لە ناو بزوتنەوە شابوو بەڵام تعین نەکرات کەس پاڵی بە ئەم مۆزەفانەی یەکێتیەوە نەنا بە بەهانەی پەڕۆی زەرد و سەوز هەتاکو نانی خێزانێک ببڕێ ئەمە شەرافەتی ئێمە بوو ئەمە ڕجوولەت و ژوانەری ئێمە بوو نەهاتین مۆزەفێ دەرکەین لە هەڵەبجە چونکە مازانی خێزانەکەی نان بڕاوە بێ ئەشنازانی کە تا سەرفقانی یەکێتیە و جاسوسیش بۆ یەکێتیە پاسەوانی و ئەمنیەتی ناوچەکە بە شار و گوند و ڕێگاوبانیەوە بە پێشمەرگە کرا لە کاتێکە پۆلیسەکان یەکێتی لەو سنوورە پارەی خۆیان وەرەگرت و لە ماڵەوە داهەنیشتن یان دەوامێکی هاکەزاییان لە هەفتەیەکە کردووە ڕۆیشتنەوە لەژێر سای کۆمەڵ و ئەنسارە حەدی شەرعی سزا ئیسلامەکان گەشانەوە کە هەندێک لە مەلاکانی بزوتنەوە نیانەوێرا بیچەستێنن ئەنسار توانی ئەوە بخاتەوە مێشتی خەڵکی کە چەستاندنی شەرع بەرەکەتی خوای گەورەی پێوەیە نەک غەزەب بۆیە کە جەلدە لە شراب خۆر و زیناکاری ڕەبەندرا هەرچەنە خەڵکەکە بەلایەنەوە سەیر بوو کە ئەم مسلمانە سەرڕووتانە ئەوەندە ئەم ئیسلامەیان چاک گرتووە کە مساوامە لەسەر هیچ شتێکی ناکەن بەڵام ئەشیانت ئەڵەی زەمانی پێغەمبەرە ئەوانەی ئیماندار بوونە ئەنزانی ئەو باران و بەفرە زۆرەی ئەو ساڵە دوای نوێژە بارانەکە باری پەیوەندیار و شەرع ڕاگرتن و تەطبیقکردنی شەرعەوە هەبوو مەگەر پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام نافەرمێ کە چەسپاندن یەک حەدی خوای گەورە باشترە لە پەرستنی خوای گەورە بۆ ماوەی 30 ساڵ مەگەر قورئان بارانبارینی پەیوەست نەکردوێتەوە بە تۆبە و ئیستیغفار و سەیدنا نوح فەرمێ وەیا قەوم استەغفروا ربکم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويزيدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين آيتك بخلو لشينك أنا أفرمي وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا لهودي شاء فرمي ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا ويزيدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين